باشە ئینە کەی بۆ منێ ئەمڕۆ لەم ڕێکەوتەدا ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ و ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان ئۆفیسی هەڵەبجە بە هاوکاری تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە دەنگی خۆمان دەخینە پاڵ ئەو هەڵوێستە جیهانیە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە پاڵ ئەو شۆڕشەی کە بۆ ماوەی 30 ساڵ زیاترە بە بەردەوامی هەیە و بۆ نەهێشتنی توندوتیژی دژ بە ژنان. بەڕێزان وەکو ئاماژەمان پێدا ئەم ساڵ ئەبێتە ماوەی 30 ساڵ کە ئەم یادە بەرز ڕادگرێت لەم ماوەیەدا زیاتر لە 6,000 ڕێکخراو لە نزیکەی 187 وڵات ئەم یادە بەشداری دەکەن و کەمپینی جۆراوجۆر ئەنجام دەدەن بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان بەکاراکردنی زیاتر ڕۆڵ و ئەدای دامەزراوی خێزانی و پەروەردەوی و میدیاکانیش دەبێت هەر یەک لەوانە کار لەسەر بەرەپێنانی سیستەمێکی نوێ بکرێت بۆ چۆنیەتی پێگەیاندنی تاکێکی تەندروست لە ڕووی شێواز و بیرکردنەوە و دەربارەی ئەو باس و پرسانەی پێیوەستن بە ژیانی کۆمەڵایەتی و دۆسیەکانی ئافرەتانەوە لە بیرمان نەچێت لایەنی تەشریعیەکان و دادگاکانیش ڕۆڵی شیاویان هەیە ڕاستەقینە بنوێنن لە چۆنیەتی بەگژاچوونەوەی حاڵەتەکانی توندوتیژی زۆر گرنگە لە پاڵ ئەوەی کە لە ئێستادا و لەم بارودۆخی کوردستاندا ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەم یادە لەبیر ناکەین لێرە وەستاین هەموو بۆ ئەوەی کە ئەو ژنانەیە کە چ لە ڕابردوو توندوتیژیان بوونەتەوە لە چەساونەتەوە یاخود لە ئێستا و داهاتوودا لەوانەیە ڕوبەڕووی توندوتیژی ببنەوە ژیانیان بکەوتە ژێر هەڕەشەوە لە هەر کایەکی ژیاندا چ لە ماڵەوە یان لەلایەن خێزانەکانیانەوە چ لە کار و لە پیشە و یان لەلایەن هاوکارەکانیەوە یاخود لە کاتی دەربڕینی مافەکانیان لە کاتی خۆپیشانداندا ئێمە دەبێت ڕێنەدەین ئەو ژنانە لە ڕابردوو ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە لەبیر بکرێن و ڕێنەدەین لە داهاتوودا هیچ ئافرەتێک ڕوبەڕووی ئەم تاوانە بێتەوە لە ڕێگەی کار و چالاکیەکانمانەوە هەم هۆشیاری بڵاو دەکەین و هەم چارەسەر ئێمە ئەم پەیامە بڵاو دەکەینەوە بەسی ئەوەیە کە داواکاریمان هەیە نەک تەنها بۆ دەرخستنی کێشە داواکاری ئێمە ئەوەیە بە توندوتیژی بۆستێت و بۆ مەبەستەش داواکارین بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان لە هەڵەبجە چالاکتر بکرێت و زیاتر بەدەم کێشەکانی ژنانی سنوورەکەەوە بێت و هەروەها پێکەوە دەتوانین توندوتیژی دژ بە کچان و ئافرەتان بۆستێنین پێکەوە بەهێزترین بە هیوای